هەیە معقول نییە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق دوو بەرنامەی کاری زۆر سەرەکی هەیە یەکێکیان داڕشتنی بودجەی هەموو عێراقا لە زاخۆ هەتاوەکو بەسڕە و فاو دووەمیان دەنگدان و دەردەشەکردنی یا هەڵبژاردننی پێشوەختە ئەمە پەرلەمانی عێراقا پەرلەمانی کوردستانی بەرنامەی کارەکەی ئەعلان کردووە لە کاتێک ئەو هەموو کێشەیە هەیە یەکێک لە بەرنامەی کارەکانەوەیە کە ئەگەری کەسەری منهۆڵی دزی چەندێک حکومەت غرامەی بکە ئەخرێ ئێمە چەند جار وتومانە ڕجاتان لێەکەین بە پێی پەیڕەوی ناوخۆ کاکە گیان ئەو کێشانەی کە خەڵک هەیەی لە سا 21 موچەتان بڕیوە نەوت بەرز بۆتەوە ملیارێ دۆلار بەرز لە نەوت ماگانە وەرەگرن لە خاڵەسنوورەکان پارەتانێت ئەو لێبڕینی موچەیە کۆتایی پێبێنن کە حکومەتی ژێتە پەرلەمانەوە خەڵکە خۆیانەکەن بە قەڵغان سەرۆکایەتی پەرلەمان ناڵن چوار کەلیمە قسەیان پێ بڵێن سەرۆکی وەزیرانی کەنەدا کە ئێستا سەرۆک وەزیرانی کەنەدا پێشتر پەرلەمانتار بووە لە ناو پەرلەمانی کەنەدایە خۆی و حیزبەکەی 9 سعات بەس قسەیان کردووە معقول نییە ئێمە دوو کەلیمە قساکەین لەگەڵ هاوڕێکانمە تەقمایکەکەمانە بژێنەوە ناڵن قسە بکەین یعنی باسی چیەکەین ئەگەر باسی کێشەی خۆمانمان کرد یا باسی کێشەی حزبمان کرد وڵی نەک مایکەکەمان بژێنەوە بیشیشکێنن بەڵام من ئەڵێم کە ئێمە لەگەڵ هاوڕەکانمانە باسی چیەکەین ئەڵێن لێبڕینی موسەلابن تخوا ئەمە کێشەی خەڵک نییە ئەڵێن خوێندن وێران بووە توخوا ئەمە کێشەی خەڵک نییە ئەڵێن نرخی نەوت بەرز بۆتەوە و داهات زۆرت دەپارە بن بە خەڵک دامەزێنن یا خەڵک بخەنە سەر کار پرۆژەی استراتیژی بکەن هەلی کار دروستکەن ئەمە کێشەی خەڵک نییە ئەڵێن با مؤسسات بەقوت بێ لە وڵاتەیە ئەمە کێشەی خەڵک نییە ئەڵێن پلەبەرزکردنەوەی سەربازی و مەدەنیتان ڕاگرتووە دەدەست پێ بکەنەوە ئەمە کێشەی خەڵک نییە ئەڵێن دەرماڵە بۆ خوێندکار ببڕنەوە ئەمە کێشەی خەڵک نییە ئەڵێن گرێبەستەکان و یەکەم و دۆ موسێمەکان و دەرچوانی زانکۆ بخەنە سەر کار 700,000 گورۆڵا زیاتر هەموو ساڵێک 100,000 گەنج ئەبێ بەسەر 18 ساڵ و پێویستی بە هەلیکارە کوا هەلیکار هەمووی سەری خۆی هەڵەگرێ یا لە لایفی فەیسبووکە خۆی خنچێنە یا سەری خۆی هەڵەگرێ لە ڕێی ئەوروپاتیاچی ئەخر ئەم کێشانە باسەکەین توخوا سەرۆکایەتی پەرلەمانە بێ ئەم کێشانە بخەنە ناو بەرنامەی کارەوە یان بچن سەرەمەن هەڵدزین چەند غرامەی بکرێ ئەمە بەرنامەی کارە هەر بەڕاستی وایە یعنی خۆ بەڕێزان یعنی ئێوەش بێنە شوێنی ئێمە لەو پەرلەمانەیە هاوڵاتیانی بەڕێز هەمان کاردانەوەتان یعنی ئێمە نوێنەری خەڵکین لەگەڵ هاوڕێکانمانە وەڵڵی ئەگەر نەتوانین چوار کەلیمە قسەی خەڵک بگەینە ناو پەرلەمان بە قورئان وجودمان حرامە پارەمان حرامە معاشمان حرامە هەموو شتێکمان حرامە ئێدە بەنجالمان بن لە ناو پەرلەمانە چوار کەلیمە قسە بکەین پێمان وتون پێشتر وتومانە تەنبیرمان کردون وتومانە ئەگەر ڕێگەمان نێن قسە بکەین قسەی خەڵک بگەێنین کێشەی خەڵک بگەێنین پێڵاوتان تێگرین و ئەمڕۆ پێڵاوەکانمان تێگرت بەڵێ پێڵاوم لە پیانێ لە بەرەوەی تێمان گرت ئەزانی چی ئێمە کێشەی سەختیمان لەگەڵ کەسانی کێشەمان لەگەڵ خراپ بەکارهێنانی دەسەڵاتە هەیە بە پێی پەیڕەوی ناخۆ سەرۆکایەتی پەرلەمان ئەتوان بەرنامەی کاردا ڕێژن کێشەی خەڵکی تێکەن ئەوان بەرنامەیەکی کاردا ڕێژن کە بەدڵی حکومەتە جارێ پێشە مشتێ لە سەرەتای ئەم خلۆ چوون پەیڕەوی ناوخۆیان هەموار کردەوە وایان کردووە پەرلەمان بۆی نییە یەک پرۆژە تێپەڕێنە ئەگەر یەک دیناری تێبچێ هەتاوکە حکومەت نەڵێ باشە من ڕازیم یادا شتێکمان نار پرۆژە یاسایەکمان نار بۆ حکومەت بۆ بە هەمیشەییکردنی گرێبەستەکان بە ئەلێرەوە گویان لێبێ لەبەرەوەی پارەی تیابوو پەرلەمان نەیتوانی خۆی بیکە لەبەرەوەی سەرۆکایەتی پەرلەمان ئاوایان لە پەیڕەوی ناوخۆ کردووە باشە حکومەت جوابی داوەتەوە ڕەفزی کردووە یعنی بە هەمیشەییکردنی فەرمانبەران حکومەت ڕەفزی کردووە لەبەرەوەی پەرلەمان خۆی ناتوانێت بڕیاربا لەبەرەوەی سەرۆکایەتی پەرلەمان وا لاوازیان کردووە کاکە وەڵی ئێمە لە هەموو کە زیاتر ئەگەر بەقەر خەڵک نەبێ کەمتر نییە خەمی مؤسساتمانە خەمی ئەومان بەڵام کاتێک سەرۆکایەتی پەرلەمان دەستگاکە بەغەڵەت بەکارهێنن جارێ دوان تەنبیهیانەکەین ئەڵێن کاکە گیان ئەمە کێشەی خەڵکی تیا باسکەن کێشەی سەرەکی خەڵکی تیا باسکەن کە گوێمان لێ ناگرن و دەنگمان قەتعەکەن وەکو ئۆپەرسیۆن یەک دنیا دژایەتیمانەکەن لەناو پەرلەمانە لێمانێن ئێمەش پێڵاویان تێگرین یعنی هەر بەڕاستی سێرکەن یەک کێشەی تر یعنی ئەو هەموو خۆپشاندانە کرا لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە زاخۆ کرا لە هەولێر ئەنجام درا لە دۆک خۆپشاندان ئەنجام درا لە سلێمانی ئەنجام درا لە شار و هاروشکەکان ئەنجام درا خەڵک داواکاری هەیە خەڵک بێکارە خەڵک بوو بە قوربانی سەرۆکایەتی پەرلەمان بێدەنگە ئەخر چۆن وە بێڵێ لیژنەمان پێکێناوە لیژنەی چی و پێکێناوە کاکە گیان بڕۆ گوێی مؤسسات بگرە بێنە ناو پەرلەمان پێی بڵێ تۆ واو کردووە کێ بکوژەکە بیە بە دادگا و سزای بە بۆی جارێکتر دووبارە نەکرێتەوە کە نایکەی تۆی خۆتە کردووە بە قەڵغان پشتیوانیەکەی ئێکە تۆ خۆتەکەی بە قەڵغانی و پشتیوانی ئەم زوڵماکەی ئێمەش ناچاری وەکو ئۆپەرسیۆن کاردانەوەمانە بێ و من لێرەوە حەزەکەم هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیام بکەمەوە داوای لێ بردنەکەم قسەکەم درێژ بووە بەڵام ئەمە داخێکی زۆری فراکسیۆنەکەمانە کە هی خەڵکیشە لە دڵمانە و ئەیگەێنین هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگادارەکەین و دڵنیایانەکەینەوە هەتا هەناسەمان هاتوو چۆبکا وەکو فراکسیۆنی نەوەی نوێ لەگەڵ هەموو هاوڕێکانم وەکو جوڵانەوەی نەوەی نوێ وەکو سەرۆک و جوڵانەوەی نەوەی نوێش هەتا هەناسەمان
هاتو چۆبکە پشتیوان بەخوای گەورە بەردەوامە بین لەسەر دژایەتیکردنی ئەم زۆڵ مستەیکەمەی کە دەسەڵات لە خەڵکێکە و پشتیوانی خەڵکەکەین و هەر قسەیەکی خەڵکی بێ ئەیگەێنین و ئەگەر ڕێگریمان لێ بکەن بەم شێوازە وەڵامیانەینەوە. داوایەکشم لە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ هەیە ئەوەیە کە ئەوەی پێی وتبووین ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانە ئەگەر قسەکانمان قەتعگرا پێڵاویان تێگرین جێبەجێمان کرد. داوای لێەکەین کە شتێکی کەمان پێ بڵێ بۆ جەلسەکانی داهاتوو کە ئەگەر بەرامبەرمان کرایمە جێبەجێ بکەین لەبەرەوەی ئەم پێڵاو تێگرتنە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ئەنجامماندا بوو. هەزەکەم هاوڕەکانیشم لەبەرەوەی لەگەڵمانە بوون قسە بکەن.